قەزای پێنجوێن یەکێکە لەو ناوچانەی هەرێمی کوردستان زستانی ئەم ساڵی سەختە و نزیک بە 20 سانتیم بەفری لێباریوە. ژیانی خەڵکەکەی قورسە و دانیشتوانەکەشی دەڵێن تا کۆتایی مانگی دوو بەفر لە ناو کۆڵانەکان ناچێتەوە. ئێستا پێچی ئەوە کاتیەوێ ئەرەوەڵا چاوەڕێەوە ناکەین زوو ئەم بەفرە بچێت و هەتا جۆ خۆش نەکات و باران نەبێت نەچینە مانگی دوو سێ ئەوانە زیاتریش دەخیانێ بۆ هەیە زیاتریش بخیانێ ئەوە خی گەورە دەزانێت. وەڵی بابەتی سوتەمەنی یەک بەرمیل نەوتیانێت ئیش تەواو بووە ئەویشمان نەماوە ئێتە بێ لە بازار نەوەستێنین هیچی بۆ پێنجۆن نییە واریادی بۆ پێنجۆن نییە خەڵکی کەم نەبێت کە لە یا حەماڵیەکە شتێکە هی پێنجۆن بۆ خەڵکی ئەم پێنجۆنە نییە خەڵکی کەم ئیسفادەی لەکە حەماڵیکە یا شتێکە ئیسفادە ساردە زۆر ساردە کاکە وەڵا نەوت یەک بەرمیل نەوتیان ناویدی دەبەخوا بە حەشراکە کاکە. هاوڵاتیەک دەڵێت ئەم ساڵ تەنیا یەک بەرمیل نەوتیان پێدراوە و کێشە و گرفتی سوتەمەنیان هەیە. دەژڵێت داهاتی ڕۆژێکی مەرزی باشماخ بۆ سوتەمەنی خەرج بکرێت خەڵکی پێنجوێن وەرزی سەرما و بەفر دەتوانێت باشتر بەڕێ بکات. من نییە سوتەمەنی چکووە ئەخ 200 لیتر یا 200 لیترەکە خۆ بەش دە ڕۆژ ناکە هەموو ڕۆژە 10 لیتر گەرکە بۆ 20 لیتر گارەکە بەخۆ وەڵامە ئێستا زۆپای ئاهینمانەیە عشتارمانەیە هەموو ڕۆژی 20 لیتر سووتێن ناوەڵا لەکوێ ئاوەتە گشتی دەبەستوێتی کوڕە وەڵا ئەگەر ڕاستی ئەوێ لە ساڵێکا بە 5 بەرمیل ئەو ماڵەیە کە زۆپای کەمەڵکە 5 بەرمیل لێوێ ئەوە ساڵێوەکە ئەمیسا بە 6 دەرناچی بەفرەکرد ئاوەتە خۆت زانی ئاوای بەستوێتی و بەرەوەڵا بەسێ هین فرە ماڵ بەستوێ بهینێ داهاتی ئەو مەردەین یەک ڕۆژی با بەنەوت بۆ ئەم پێنجوێنە بۆ هەموو شتێکی بەشێکە نایە لەکوێ ئەشەد بیلا هین داهاتەکەی بۆ خۆیانەوە ئێمەش ئاوا تیاچوین. هاوڵاتیانی قەزای پێنجوێن دەڵێن چەند ساڵێکە بەم شێوەیە بەفر نەباریوە و زستانەکەی سارد نەبووە. بۆ بەڕێکردنی زستانی لەم چەشنا سارد و بەفراویە هەر ماڵێک پێویستی بە 5 بۆ 6 بەرمیل نەودەیە. ئەمە لە کاتێکدا حکوومەت تەنیا یەک بەرمیل نەوتی پێداون. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.